کاتێک بەنێو ناوچەکانی ڕۆژاوای کەرکووکدا گوزەر دەکەی هەست بە تارمایی داعش دەکەی. دۆخی ناوچەکە ئاسایی نییە، هێزانامنیەکان هەمیشە لە حاڵەتی ئامادەباشیدان. بەڕۆژ هیچ چەکدارێکی داعش نابینرێت و هێزانامنیەکان باڵادەستن، بەڵام لەگەڵ خۆراوەبووندا داعشەکان دەردەکەونەوە. ئەوان باسی غەزوەتی ڕەمەزانەکەن، بەڵام ئێمەش باسی تەحەدای ڕەمەزانەکەین، بەرگەری لە خەڵکی خۆمان و هاوڵاتیانی سنووری ناوچەکەکەین بۆی کەوە خەڵکی ناوچەکە هەم لە ئارامیە بژێت، هەم بتوانێت کاری ڕۆژانەی خۆی بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەبەرێ. جوڵەی چەکدارانی داعش لە مانگی ڕەمەزاندا شۆکێنەر بوو بۆ دەستگامنیەکان. کەم شەو هەیە داعش لە چەندین قۆڵەوە هێرش ئەنجام نەدات. پێشمەرگە و هێزە عێراقیەکانیش کە هیچ هەماهەنگێک لە نێوانیاندا نییە، بەڵام هیچ کامیان بێبەش نەبوون لە هێرشەکانی داعش. لێرە و لەوێ پەلەماری وەکو سیستەمی چەتەگەری پەلەماری سەنگەرەکانی هێزی سەربازی عێراقەکات یان هێزی پۆلیسی عێراقەکات، بەڵام مەترسیەکی گەورە نییە لە ئارەدابێ. ئێمە پلانی پێشوەختمان هەیە و هەرچەندە چەکدارانی داعش لە نێو زنجیرە چیا و گوندە دوورە دەستەکانن، بەڵام بەپێی ئەو گرتە ڤیدۆیانەی خۆیان بڵاوی دەکەنەوە، خۆراک و چەک و تەقەمەنی و هەموو شتێکیان بەدەست دەگات. پێم وایە هەندێکیان بەشێک لە خەڵکی هەماهەنگیان هەیە لەگەڵ داعش، بەدڵنیایەوە پەیوەندیان لەگەڵ داعش هەیە بەهۆی ئەو باوەڕەی کە وڵات و کۆمەلگا وێران دەکات. تەنها خۆکوژێک کە ویستی خۆی بە بارگای ئەمنی وەتەنیدا بتەقێنێتەوە، پلانەکەی ئاشکرا بوو، کۆتایی بە ژیانی هات. گەردوای مانگی ڕەمەزانیش هاوشێوەی ئەم مانگە هێرش و جوڵەی چەکدارانی داعش بەردەوام بێت. ئەوە دۆخێکی ئەجگار قورس بۆ هێزە دەوڵەتەکان دێتە ئاراوە و بەدەست داعشەوە ماندوو دەبن. بەڵام ئەوان خوازیارن ئەم هێرشە چڕانەی داعش تەنها پەیوەندیان بە مانگی ڕەمەزانەوە هەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.